وێنەی ئۆتۆمبیلی ڕۆژنامەنووس سووری عەبدولخالقە کە بەوتەی خۆی لە بەرامبەر بەڵاوکردنەوەی هەواڵێکی ڕۆژنامەوانی لەلایەن دوو پاسەوانی بەرپرسێکی سەربازی وەزارەتی پێشمەرگەوە لە سنووری چەمشەماڵ هەوڵی تیرۆرکردنی دراوە و بە چەقۆ و دەمانچەی ڕشکراوەتە سەری و بە سەختی بریندار کراوە. لە ماڵی خۆم هەوڵیاندا بە دەمانچە و بە چەقۆ بمکوژن، تەنانەت ئێستا داوای لێبوور نەکەم، باری تەندروستیم تەواو نییە. چەقۆیەک لە سکم دراوە 21 تەقەڵە، جگە لەوە بە دەمانچە سرم بریندار کراوە و ئەو کەسانی کە ئەو کاریان کرد بە شێوازێک هاتن منیان غافڵگیر کرد بەوەی کە پێشتر هەڕەشەی کوشتن و کۆمەڵشتیان لە من کردبوو چەند جارێک بەوەی کە لاپەڕێکی نوێ هەڵەدەنەوە بۆ ئاشتەوای کۆمەڵایەتی دێن بۆیە من لە ناو ماڵی خۆمەوەک عرفێکی کۆمەڵایەتی پێشوازیم لێکردن. یەکەم جارنی ڕۆژنامەنووسان لە هەرێم دووچاری پەلاماردان و وەشکەندان ببنەوە، بەڵکو ڕووداوی هاوشێوی ئەمە زۆرن و بەشێک لە ڕۆژنامەنووسانیش دەڵێن یەکێتی و پارتی وەک دوێزی باڵادەست و حکومڕان مێژویان پڕە لە شکاندنی شکۆی ڕۆژنامەنووسان و بریندارکردن و تیرۆرکردنیشیان. ئێمە لە هەرێمی کوردستان ڕابردووی خراپمان لەگەڵ دەسەڵات هەیە لە هەرێمی کوردستان، شەهیدمان هەیە، لێدراومان هەیە، زیندانی کراومان هەیە و ئەوانەی کە سزادراون سەرباری ئەوەی ڕۆژانە ئێمە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن چەندان کەسی تر کە نزیک دەسەڵاتەوە هێرشمان دەکەێت سەر و بێبەش دەکەین لە کارە میدیایەکانمان. وەک باسم کرد لە هەمووی خراپتر ئەوەیە کە بکەرانی ئەو کارانەی کە دەکەن نادرێمە دادگا. سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت ساڵ بە ساڵ ڕەوشی ئازادی وتن و ئازادی کاری میدیایی لە هەرێم بەرتەسک دەبێتەوە و ئەوەش بووە بە هەوێنی ئەوەی لەدایان راپۆرتی نێودەوڵەتیدا بە خراپ وێنەی هەرێم بکرێت. ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستانە و ئازادی میدیا بە تایبەتر دەتوانم بڵێم پاشەکشێکی زۆری کردووە لە ماوەی ئەم 4-5 ساڵەی ڕابردوودا بەدایان راپۆرتە بۆ لەسەر هەرێمی کوردستان کەمە ئاماژیان بۆ کردووە کە یاساکان و خۆی جێبەجێ ناکرێت، ڕۆژنامەنووسان ئازاد نین، عێراق و هەرێمی کوردستان ژینگەیەکی مەترسناکە بۆ کاری ڕۆژنامەنووسی. هەمویان ئەمانە سەلمێنەری ئەو قسانن کە دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی و دۆخی ڕۆژنامەنووسان لە ئێستادا دۆخێکی باش نییە. سەرباری تێبینی لەسەر یاساکانی تایبەت بەکاری ڕۆژنامەوانی لە هەرێم، بەڵام کارنەکردن بۆ یاسا بەرکارانە و تێکەڵکردنی بەهەندێک یاسای دی لەلایەک و دەستگیر نەکردن و بە سزا نەگەاندنی بکوژانی ڕۆژنامەنووسان لە ڕابردوودا دوو لە هەرە خەمە گەورەکەی بەردەم ڕۆژنامەنووسانە و ئەوەش بۆ هۆکاری زیادبوونی پێشەلکارەکان بەرامبەریان دەزانن. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.